سڵاوتان لێ ببینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژە غەفورم لە بەرنامەیەکی نوێی ژیان دۆستی دێمەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایەم ئەم کاتە و هەموو کات و ڕەمەزانتان پڕ لە شیرینی و خۆشی بێت و خوای گەورە نوێژ و ڕۆژی هەمووانی قبول کردێ. هەندێک ناوچە یاخود شار هەیە مۆرکی شارستانیەتی پێوەیە، جا هەندێک لەو شتانە کە پێی ئەناسرێتەوە شیرینیەکەی خواردنەکەیەتی. ئەو شیرینی و خواردنانەی کە لە سلێمانی ئەناسرێنەوە نهێنیەکەی ئەگەڕێتەوە بۆ ڕەسەنایەتیەکەی کە تا ئێستا وەک خۆی ماوە. ئەمڕۆ لە کارگەیەکی دروستکردنی ڕەسەنایەتی و کۆنی شاری سلێمانی لەگەڵ مابن بزانن نهێنی و جوانی و خۆشی برمە و پاقلاوەکەی شاری سلێمانی چییە و بەردەوام بن. سڵاو لێ بەدەگەرخان چۆنی باشی زۆر سپاس کە هاتم ئەوەندە شیرینی جۆرە و جۆرم بینی ماشەڵڵا سەردەر ناکەی لەوەی کامیان خۆشترە هەڵیگری. مانگی ڕەمەزانیشتان پیرۆز بێ لە ئێوەش ئیش و کارەکانتان چۆنە لە ڕەمەزان؟ وەڵا باشین زۆر ئەو باشە نییە بەڵام باشی هۆکاریەوەی کە سەرەتایەوتر بەرەو جێژن باش بێت. بەڵێ لە بیستی ڕەمەزانەوە ئیشەکانمان بێگەرخان ئەو ڕەسەنایەتی لەم شیرینی سلێمانی هەیە لە برمە و کولیچە و ئەم جۆرانە هەیە هۆکارەکەی چییە؟ ئەوەیە کە بۆ ماوەیە بۆتان ماوە تۆ هێشتا هەر خەریکن؟ ئەڕۆڵار بۆ ماوەیە. چەند ساڵە ئێوە خەریکەم کارە؟ لە ساڵی هەفتانەوە ئیشەکەم لە ساڵی هەشتاوەی تر ئەوە کارگەداناوە بڵین. باسی سەرەتایەکی ئیشکردنەکەی خۆتان بۆ کە ئەو سەردەمە چۆن بوو کێ کامتان ئیشەکەتانە کرد؟ من خۆم ئەم ئیشە لە پورمەوە فێر بووم. مناڵ بووم لای پورم ئیشم کردووە لەو فێری ئیشەکە بووم. دوای ئەوە کە گەورە بووم و ژیانی خۆم دابین کرد ئیشەکەم بۆ خۆم کرد. زۆر باشە. ئەو سەردەمە پورە چۆن کاریە کرد لە سلێمانیانی چ شوێنەکەتان چۆن بوو؟ وەڵاو کاتە لە دوکان و معمەل نەبوو، سلێمانی بچووک بوو، هەر لە ماڵەکانە ئەکران لە ماڵی باتیرم بڵین ئیشەکەمان ئەکرد لەوێ لە ماڵەوە ئەمان کرد و ئیتر لەوێ خەڵکە هات ئەیبرد. ئەو کاتە دروستانە کرد بۆ خەڵکو و ئەتان داوایانە کرد؟ چی و چیتان هەبوو سەردەما؟ وەڵا ئەو کاتە هەر پاخلاوە بوو، برمە بوو، کولیچە بوو، ناوکی بوو کێمانە کرد، جاجار بۆرەکمان بە تەڵەبی ئەکرد، هەر ئەوە نەبوو. ئەی ئێستا چەند جۆر شیرینیتان؟ زۆر زۆرە 40-50 باشە. ئێستا خۆت بەردەوام سەرپەرشتیەکەی خۆت دروستیانەکەی یاخود دەستی کاری تری شتان هەیە؟ وەڵا دەستی کارمان هەیە بەڵام زۆربەی شتەکان خۆمەیکەم. سەرپەرشتی هەرەکەم خۆم نابێت لێر نەبووم. ڕاستە. بێگەرخان ئەگەر بکرێ بچینی ناو کارگەکە بزانین ئەو موادانەی کە بەکارێنن چییە وای کردو ئەم برمەناسکە هەبێت یاخود ئەم پاکلاوە خۆش و بەچێژە هەبێت خۆشحاڵیەوە. سپاسەکەین بەیەکەوە باڵێن فەرمۆ. بێگەرخان ئەم هەویرە و بەچی شێلاوە؟ وەڵام هەویرە بە کەرەش ئەی شێری. بە چی و چی؟ بە کەرە. باشە. چی و چی تێیەکەی؟ وەڵای تر کەرەیە و بڵێن زەیتی تێیەکەی؟ کەمە زەیتی چی تێکەینەوە. ئەی بێجگە لە کەرە و ئەوە پیکین پاودەر و چی تر؟ خۆمرە. خۆمرا باشە. خۆمرە و پیکی پاودەر. تێناکەی بۆی ناستی بێ؟ ناوەڵای چی تێناکەین. هیچ ئاویشی تێناکەی؟ با ئاوی تێکەین. ئاویشی تێیەکەی؟ بەڵام کەمتر؟ بە قیاسی خۆی بەڵێ. ئەی ئاوەهی باشە؟ عیبینێ باشە. زۆر تەنک بێ ئەمە؟ وەڵا بێ تەنک بێ. ئەمە بۆ چیمانە؟ ئەمە بۆ کولیچەی میوەکان. کولیچەی میوەکان بە تەنک بێ. لەبەرەوەیە کە بەکەرە شێلاوتە بۆیە ناسک دەرەچێت. ئەی بێگەرخان نانی برما ئەبێت چەندێک بیکەیتەوە ینی زۆر تەنک بێ؟ نانی برما بێ زۆر زۆر تەنک بێ. باش. بێگەرخان ڕۆژانە لەگەڵ ئەم خاتونانە چۆن کارەکەی چۆن سەرپەرشتیانەکەی؟ وەڵای تر ڕۆژانە سەیری شتەکانەکەم بڵێن ئەگەر خراپیەکە بێ کێشەیەکە بێ ترە بێ پێیانەڵێم ئەڵم ئەو خراپە چاکیکەنیە ئەمە ئەو ڕۆژانێک جوانە زۆر دەستخۆشیان دیەکەم ئەو ڕۆژانێک کە ناشرینیش بێ سەڕەکەم لەگەڵیان. چەند مرتاحن لەگەڵ بێگەرخان؟ دیارە مرتاحنەوە. جا ئیشی شیرینیش خۆی زۆر خۆشە گەر بە هەرەوەزیش بێت و یان بە دەست و پەنجەی قانونێک بێت ئەوە بێگومان زۆر زۆر جوانتر و خۆشتر دەرەچێت.
لە ڕەمەزانە ئیشەکانتان قورس نەبووە کارکردن قورس نییە وڵا کارکردن خۆی هەر قورسە چە خۆی کشم بێ ڕاستە خۆی کارکردن هەر قورسە بەڵامی تر ئێمە ڕاهاتی ئەی بێگەرخان باشە ئەمە یان خوار و خێچە فاروخێتە فاروخێتە یانی بە شاگرد وەرم ناگری نا فێرە بی فێرە بم، وەردەگرم باشە. بەڵام فێر دەکەم لێرە فێرە بم ئایشەڵڵا ئەگەر وازم لە ئیشی ئەعلام هێنا ئەو کاتەم خۆم فێری ئیش شیرینی دروستکردن یان گڵ فرۆشتنەکەم دوو ئیشی زۆر خۆشە ئیشەڵڵا بێگەرخان ڕۆژی چەند کیلۆ بڵێن یان ڕێژەکی چەنە کە ئێوە بەرهەمی هێنن وڵای ئێمە بە حسابی فەردە ئار دەکەین ڕۆژی وایە فەردەی ئار دەکەین ڕۆژی وایە فەردە و نیوەکەکەین ڕۆژی وایە کەمترەکەین بەڵێ ڕۆژی وایە ئیش ناکەین بۆ شتەکانمان کۆن نەبێ بۆی هەموو ڕۆژێ بە تاسەی بێ، ئەروەڵا. نامێنێتەوە بە گوێرەی سەربوونی ئیشەکەمانێکین ڕاستە جا ینی ئیشکردنی کامیان زۆر ئاسانترە کلیچە یان بەرمە یان باخلاوە یان وڵای ئیشکردن خۆی ئاسانی نییە بەڵامی کرە بێ فێرە بێ دەستی تیاڕابێ دیتە کە دەستت تیاڕاهات ئاسانە ئەوە لێ پێمەڵێ تۆزتر تەنکی کە سرخەمێت قەیناکەمە دوای تێکینەوە دانێ بکەم هیچ عیبی نەبێ ئاوی نەبێ کوڕی من دیارە من لێرە دەستم ڕاناتەوە گەر نابێگەرخان لە ماڵەوە بخۆش شیرینی ئەمان لەی منیش ڕازی نین خانجان ئەوەندە باش مامۆسایەکی باشیان هەیە بێگەرخان ئێستا فڕنی گەورە و ئاسانکاری هەیە بۆ برژاندن بڵێ بەبیرە بێ لە کۆنا بەچی ئەتان برژان لە کۆنا لە ماڵەوە کە ئیشمانە کرد بە تەکسێمان بر بۆ بازار بە فڕنی حەجەری ئەبرژا لە سەمونخانە ئەو هەموو ماندووبوونەی ئەرۆڵە ئەمان بر لەوێ جادوای هەم دیسان لەوێ بەتاڵمانە کرەمان هێنایە بۆ ماڵەوە بیرە ماوە کاتە کیلۆیتانیا بچن بەو هەموو ماندوو کیلێ بە دینار و نیوێ بۆ کاتە دینار هەبوو کیلێک بە دینار و نیوە بوو ئەو هەموو ئەروەڵە ئەڵا کیلێ بە دینار و نیوە بوو ئیتر وردە وردە گرام بوو جادوای ئەوەی کەمە حازرەکرێ هێلکەی لێن و ئەیکەنە ئەکەنە فڕنەوە بڵێ بابێکۆ بیبین ئەو سیمیانەی کە ئامادەیە بیکەنە فڕنەوە بزانینە ئەوانەی پێشووتر چەندێکی برژاوە سێرێکی خۆش بێگەرخانە سامانە ئامادە کراوە بۆی دیکەنە فڕنەوە ئەمە چی حازرە ئەمە هەر کولیسەی بە میوەکانێکین بەتامی میوەکان بڵێ ئەمە کولیچێ ئەمانە برژاوە برژاوە بڵێ چەند تامتان هەیە ینی ئێستا بە چی دروست وڵا دەدوان 15 نوعمان هەیە بە پرتەقاڵە بە لیمۆیە بە مۆزە بە شکۆڵاتە بە زانم بە ئەنواع بابەتە باشە چەند دەقامێنێتەوە چۆنی خاتون باشی زۆر سپاس ئیشەکە و چۆنە لە ڕەمەزانە هیلاگنی دەیمانجوو نەبی سەرکەوتی بن ئێستا کولیچانە چەند دەقەی ئەوێت 14 دقە زۆر باشە ئێمە ئاگامان لێ بێ بزانین تا 14 دقەی دیکە ئەمە سامانە برژاونەوەندە جوانن هەمویان ئامادەن وە گەرمە ئەچین بزانین چی دیکە ئامادە و بێنینەوە بۆ ناو فڕنەکە چی شتێکی تر لە ناو فڕنا برژێنرێ خاتو وڵا پاخلاوە برژێنین برمێشی لاویە سوارەیە بڵێن هێلانەیە بێجگە لە فڕن چیتر بەکارێنن بۆ ئامادە بۆ سوورکردنەوە بۆ برمەی وشک بەڕوانیش سوورکردنەوە کارەکەن زۆر باشە دەستان خۆش بێ ئەی ینی ئەمە بۆچی ئەو ڕەنی ئاوا جوان دەرەچێت چی لێن وڵاو هێلکەمان لێ هێلکەکەی لێ ئەی چەندێک گەمێنێتەوە ئەم شیرینیەکە لە فڕنەکە برژێ ینی دوایەوە بۆ چەند ڕۆژ بە تازە ئەمێنێتەوە وڵا ئەمە ئەمێنێتەوە تەخێ 15 ڕۆژ لە ماڵانە ئەگەر کابانی ماڵ بەڕێکوپێکی هەڵیگرێ 15 ڕۆژ لە ماڵە ئەمێنێت هەر بە تازەی بە هەر بە تازایی ئەروەڵا دەست خۆش بێت. بێگومان کاری خانمان زۆر تایبەتتر و جیاوازترە بە تایبەت دەگەر لە شیرینی دروستکردندا بێت ئەوەندە بە سەلیقەوە ئەیکەن. ژیان دۆستی ئەمڕۆ لێرەدا بە کۆتایی هاتن و برژاندنی کولیچەکان کۆتایی پێێنم.
هەمیشە سفرۆخوانتان ئاوادان بێ و ماڵتان ئاوە.